لەگەڵ ئەوەی لە سنووری بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی چەمچەماڵ هەزاران دۆنم زەوی کراون بە باخی زەیتون و بەرهەمی ساڵانەیان هەزاران تۆن دەبێت، بەڵام تا ئێستا لە سنووری قەزای چەمچەماڵ کارگەیەکی تایبەت بە زەیتی زەیتون نییە. هەر ئەمەش نیگەرانی جوتیاران و ئەندازیارانی بواری کشتتوکاڵی لێکەوتووەتەوە و دەڵێن باهۆی نەبوونی کارگەیەکی تایبەت بە زەیتی زەیتون ناچارن بەرهەمەکانیان ڕەوانەی پارێزگاکانی هەولێر و هەڵەبجە بکەن، داواکاریشن کارگەیەکی تایبەت بە زەیتی زەیتون لە سنوورەکەدا دابمەزرێت. زۆر باشە ئەمساڵ هەموو ساڵ لەوانێ بەرهەم زیاتر بێ. ئەکەیچێکە ئەگەرە کورد لەم سنوورە کارگەیەک هەبێت و پوختە بێت و ئەمڕۆ دوورە بووە کێشین. ئێستا ئەمڕۆنی ئێمە کە هەمانە لە سووریە چاکترە لە ڕۆنی ئێمە. یعنی ڕۆنی زەیتی زەیتون ئێرە زۆر باشە؟ گەلێ چاکترە. ئێستا ئەم زەیتون زەی خۆم نییە لەگەڵ زەیتونەکە ئەوانە ئەیدەمە هەست کەسێ نەگەی خۆم چاکترە. ئەگەر کارگەیەک هەبێت و وەکو ئەوان پوختێ بکات چ مەجبورین بچین بەم ڕێگا دوورەوە. بەڕاستی لەم سنوورە ئێستاکە چەندین باخی زەیتونی باش هەیە، با بڵین گەیشتۆتە بەرهەم، چکە بەڕاستی دەوری 10 ساڵە بایەخ بە باخی زەیتون دراوە لە سنوورەکە. بەڕاستی زۆر سنوورەکە پێویستی بەوەی هەیە کە کارگەیەکی هەبێ بۆی زەیتەکەی دەرکاو، زەیتەکەشی بۆ دووشت بەکاردێت، تەوان بۆ خۆراک و بۆ دروستکردنی سابوونش. ئێمە خۆشحاڵانە کارگەیەکی گەورەی سابوون دروستکردمان هەیە هیندەسی و بەرهەمەکەمان ئەوەی بۆ خۆراک بەکاری دێنین و ئەوەی ترشی ئەەکەینە سابوون لای خۆمان. لەم ساڵدا و لە سنووری بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی چەمچەماڵ زیاتر لە 1200 دۆنم زەوی کراوە بە باخی زەیتون. سەبارەت بە داواکاری جوتیارانی سنوورەکە بۆ دامەزراندنی کارگەیەکی تایبەت بە زەیتی زەیتون، بەڕێوەبەری کشتتوکاڵی چەمچەماڵ دەڵێت لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمدا بەڵێندرا کارگەیەکی زەیتی زەیتون لە سنوورەکەدا دروست بکرێت، بەڵام بەهۆی بەردەوامی قەیرانی دارایی و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە تا ئێستا بەڵێنەکە نەچووەتە بواری جێبەجێکردنەوە. ناوبراوتیشی لە هەوڵ و بەدواداچوونەکانیان بەردەوام دەبن بۆ ئەوەی ڕێکارەکانی دروستکردنی کارگەکە تەواو بکەن. ئەم ساڵ سەردانی بەڕێزوەزیری کشتتوکاڵمان کردوەوە دیسان داواکاری کارگەکەمان قسۆتە بەرچاوی بەڕێزیان، بەڵام باردۆخی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنەوە قەیرانی دارایی هۆکارێکی سەرچین بۆی ئەو پرۆژێ تا ئێستا بە ئەنجام نەگەیشتووە و پرۆژەکە بەردەوامی هەیە. چاوەڕوان دەکەن کە ئەو وەزع ئاسایی بێتەوە و جوتیارانیان پێشاد ئینشاءڵڵا. زەیتون بەرهەمێکی پاییزەیە. باشترین کاتیش بۆ لێکردنەوەی بەرهەمی زەیتون بۆ ئەوەی بەرهەمی زەیتی زیاتر بدات بەدەستەوە مانگی تشرینی دووەمە. بۆ هەر تەنێکی زەیتونیش بەرهەمی 160 کیلۆ زەیتی زەیتونی تێدا دەبێت. زەیتون جگەلەوەی بەشێک لە هاوڵاتیان وەک خۆراکێکی سەرەکی بەکاری دەهێنن، هاوکات زەیتی زەیتونیش وەکو چارەسەر بۆ بەشێک لە نەخۆشیەکان بەکاردەهێنرێت. سابوونی زەیتونیش یەکێکە لە باشترین جۆرەکانی سابوون. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.